سڵاو بەڕێزان، وانەی سێزدەمتان پێشکەش دەکەم یان باشترەوەی کە بڵێم وانەی پێش کۆتایی ئاستی یەکەم، واتە تەنیا وانەیەکمان ماوە بۆ ئەوەی ئاستی یەکەم تەواو بکەین. ئەوەش دڵنیام ئێوە دڵخۆش دەکات بە تایبەت ئەو کەسانەی هەموو وانەکانیان بە باشی گوێڕاگرتووە و ڕاهێنانەکانیان هەر کردووە. لەوانەی سێزدەمدا بە کان و کانۆت دەست پێ دەکەین. کان بەواتای توانین، واتە تۆ بتانی کارێک بکەیت یان نەتوانی. لە زمانی ئینگلیزیدا بە هەمان شێوەی زمانی کوردی ئەم کردارە یان ئەم جۆرێک لە کردارە بەکارهێنانی فراوانی هەیە، یەک بە یەک بەکارهێنانەکانی شی دەکەینەوە. کان بەواتای توانین، کانۆت بەواتای نەتوانین. What can you do؟ واتە تۆ چ کارێک دەتوانیت بکەیت. ئەگەر سەیری ئەو چوار گۆشە زەردە بکەن، لێرەدا یاساکانمان بۆشی کردوونەتەوە کە چۆن دەتوانی کان بەکاربێنی. طبعاً لە کاتی بەکارهێنانی کان هەمیشە ڕستە لە حاڵەتی پرێزەندە، واتە ڕستە لە حاڵەتی ئێستادا، حاڵەتێک کە ڕانەبردووە هێشتا، بۆیە ئێمە کان بەکاردێنین. لە حاڵەتێکمان هەیە کە وەکو لە ڕستەی یەکەمدا دەکرێت I can run، واتە من دەتوانم ڕا بکەم. لەم ڕستەیەدا حاڵەتی پرێزەنتە، سابجێکت بەکار هاتووە I، واتە من، کان بەکار هاتووە واتە توانین یان تۆ دەتوانین بیکەیتە کانۆت واتە نەتوانین، لەگەڵ ئینفینیتیڤ واتە کردار لە حاڵەتی ئاسایی خۆیدا. زۆر من خۆم ئەو کات کە زمانی ئینگلیزیم لە کوردستان دەخوێن، گەورەترین کێشەی من ئەوە بوو کە نەمزانی ئینفینیتیڤ چییە، پاست پارتیسیپڵ چییە. من زۆر سەرتان بەو بابەتانەوە نایەشێنم، تەنیا ئەوەی کردار لە حاڵەتی ئاسایی خۆیدا چۆنە، بەم جۆرە تۆ لە دوای کان بەکاری دێنیت بێ ئەوەی هیچ گۆڕانکاریەکی تێدا ڕووبدا. ئەوە بۆ حاڵەتێکە کە تۆ باز لە شتێک دەکەیت کە دەتوانی بیکەیت یان ناتوانی بکەیت. حاڵەتێکی ترمان هەیە پرسیارکردن دەربارەی کان، واتە پرسیارکردن دەربارەی شتێک کە کەسێک بتوانێت بیکات یان نەتوانێت بیکات. کوێشن وەردمان هەیە وەکو لەم نمونە واتە، واتە ئەو وشانەی کە پرسیاریان پێ دەکەیت. کانمان هەیە واتە توانین وەکو دەزانن. سابجێکتمان هەیە واتە بکەرجا سابجێکت بوون، ئەگەر من بێ ئایا، ئەگەر تۆ بێ یووە، ئەگەر دەی بێ ئەوانە. ئینفینیتیڤمان هەیە بە هەمان شێوە، واتە کردار لە حاڵەتی ئاسایی خۆی. بەم جۆرە پرسیارەکەت دەتوانین دروست بکەیت. What can they do؟ ئایا ئەوان چی دەتوانن بکەن؟ They can play tennis، ئەوان دەتوانن یاری تێنس بکەن. But بەڵام they cannot play football، ئەوان ناتوانن یاری فوتبۆڵ بکەن. جیاوازی ئەم جۆرە ڕستانە بۆ نمونە کاتێک کە پرسیار بە کان نەبێت، تۆ بڵێ they play tennis، واتە ئەوان یاری تێنس دەکەن. بەڵام جیاوازەکە لێرە دا ئەوەیە کە ئەوان لە ئێستادا یاریە ناکەن، ئەوان دەتوانن بیکەن، یعنی توانای ئەو کارەیان هەیە کە ئەنجامی بدەن بە ڕێکوپێکی، بەڵام توانای ئەویان نییە. جۆرێکی ترمان هەیە کاتێک پرسیار بە خودی کان دەکرێت. کاتێک تۆ پرسیار بە کان دەکەی، لە هەموو حاڵەتەکاندا دوو دەست ون دەبێت، وە کان بۆ هەموو بکەرەکان هەمان شێوەیە. واتە ئێمە گوتمان لە حاڵەتی پرێزەنت کاتێک هی و شی و ئیت بەکاردێنین دەبێت پرسیار بە دەست بێ، یان کاتێک ئەوانە دەبن بە بکەر دەبێت ئێز بچێتە سەر کردارەکە. بەڵام کاتێک کان بەکاردێنین ئەم شتانە هەمووی ون دەبێت. هەموو جۆرە بکارەکان بە هەمان شێوەن، وە لەگەڵ کاندا هەمیشە کردار لە حاڵەتی ئاسایی خۆیدا. بۆ نمونە لێرە What can he do؟ ئایا ئەو کوڕە دەتوانێت چی بکات؟ He can swim، ئەو دەتوانێت مەلە بکات. کاتێک کان بخۆی پرسیار بە کان بکەین، واتە وشەی پرسبوونی نەبێت، تەنیا پرسیار بە کان بکەین، ئەمانە پرسیاری کوردی پێداڵن، واتە وەڵامەکەشی هەر بە کورتی وەڵام دەدێتەوە. Can you drive؟ ئایا تۆ دەتوانیت سارە لێ بخڕیت؟ هەمیشە وەڵامی ئەم جۆرە پرسیارانە بە yes و no. Yes I can، بەڵێ من دەتوانم. No I cannot، نەخێر من ناتوانم. ئەمە زۆر بە کورتکراوەی بە ڕوون هەوڵمدا کە بە ڕوونترین شێوە پێتان بڵێم کە کان، کانۆت چۆن و لەکوێ و
بۆ چ مەبەستێک بەکاردێت. لە ئێستادا کۆمەڵێک نمونەمان هەیە لەسەر ئەو بابەتە. بۆ نمونە لێرە Can you speak Spanish؟ ئایا تۆ دەتوانی بە زمانی ئیسپانی قسە بکەیت؟ No, I can't. نەخێر من ناتوانم. سیرکەن cannot بۆتە can't کورکراوەتەوە. ئەمەش لە زمانی ئینگلیزدا حاڵتێکی ئاساییە. Can you؟ ئەی تۆ دەتوانی؟ سیرکەن پرسیارەکە کەسی یەکەم پرسیار دەکات Can you speak Spanish؟ ئایا تۆ دەتوانی بە زمانی ئیسپانی قسە بکەیت؟ No, I can't. نەخێر من ناتوانم. Can you؟ ئایا تۆ دەتوانیت؟ I can understand it. من دەتوانم تێبگەم. واتە کەسێک کە بە ئیسپانی قسە دەکات ئەو برادەرەمان تێدەگات. But بەڵام I cannot speak it. I can't speak it. بەڵام ناتوانم قسەی پێ بکەم. واتە تێدەگات بەڵام ناتوانێت قسەی پێ بکات هەروەکو عەرەبیەکەی من. Isabel and I واتە ئیزابێل و من can speak French. دەتوانین بە فەڕەنسی قسە بکەین. She can speak Spanish too. ئەو دەتوانێت بە ئیسپانیش قسە بکات. بابەتی تومان پێشتر باس کرد بوو واتە ئیش لە زمانی کوردی. بە ئیسپانیش یان هەروەها ئەو هەروەها دەتوانێت بە ئیسپانی قسە بکات. ئەو بە ئیسپانیش دەتوانێت قسە بکات. But I can't. بەڵام من ناتوانم بە ئیسپانی قسە بکەم. ئەمە نمونەیەکی ژیانی ڕۆژانەتە. تۆ دەتوانی can و can't بەم شێوەیە بەکاربێنی و نمونەی زیاتریشمان هەیە. Can و can't بۆ کۆمەڵێک مەبەست بەکاردێت لەو مەبەستانی پێشەوە باسمان کرد. بە مەبەستی توانین تۆ دەتوانی کارێک کرد یان ناتوانی کارێک بکەیت. بەڵام بە مەبەستی دیکەش بەکاردێت. بە مەبەستی ڕیکوێست واتە داواکاری دەربارەی شتێک یان بە مەبەستی ئۆفەر واتە پێشکەشکردنی شتێک. بۆ نمونە لێرە کۆمەڵێک دراومان هەیە کۆمەڵێک وشەمان هەیە. تەنیا تۆ ئەم ڕستەیان هەوڵ دەلێکی بدەیت. چەند چرکەیەک بۆ تۆ بزانین چۆن ئەو ڕستەیە دادەڕێژیت. ئایا توانیت من نازانم تۆ دەبێ ئیمتیحانێکی خۆت بکەیت ئەم ڕستەیە دەبێ بەم جۆرە دابڕێژرێتەوە. Can I help you؟ ئێمە یاساکەمان باس کرد. دوای کاتێک پرسیار وشەی سیرکەن علامەتی پرسیار لێرە هەیە کەواتە ئەمە دەبێت پرسیار بێ بە کان نووسراوە. دوای کان هەمیشە بکاردێ کاتێک پرسیار بە کان بێ. Can I پاشان کردار لە حاڵەتی ئاسایی خۆی Can I help you واتە ئایا من دەتوانم یارمەتیت بدەم. ئەمە ئۆفەرە واتە ئەمە تۆ یارمەتی پێشکەشی کەسێک دەکەیت بە شێوەیەکی ناڕاستە. ئەگەر زانیوتانە ئەمە شتێکی باشە. ئەگەر نەتان زانیوە هەوڵ بدەن دووبارە ئەم زانیاریانە وەرگرن و بتوانن بەکاری بێن. ڕستێکی کەمێک زەحمەتترمان هەیە یەکەمیان تاقی بکەنەوە ئەم جارە بزانین کە دەتوانن ئەم ڕستەیە ڕیز بکەن. باش هیوادارم توانێت بێتان. یاساکە دیارە کان لە سەرەتاوە بەکارهاتوە نیشانەی پرسەیە واتە دەبێت دوای کان بکەر بێ. بکەرەکە لێرە یووە واتە تۆ Can you دوای ئەو کردار هەیە Can you speak more slowly please؟ ڕستەکە بەم شێوەی لێدێ. Can you ئایا تۆ دەتوانی speak more slowly please؟ یا واتە ئایا تۆ دەتوانی کەمێک بە هێواشتر قسە بکەیت تکایە. ئەمە دیسان دەکرێت جۆرێک لە داواکاری جۆرێک لە ڕیکوێستیش بێ. واتە ئەمە هەمیشە ئەو کەسانی کە ئینگلیزی باش نازانن یان کەسێک بە خێرایی قسە دەکات تۆ دەتوانێت ئەم جۆرە ڕستەیە بەکاربێنی. Can you speak more slowly please؟ ئایا کەمێک بە هێواشی دەتوانێت قسە بکەیت بۆەوەی من تێ بکەم. ڕستەیەکی ترمان هەیە ئەمەش تاقی بکەنەوە هیچی تێ ناچێت. تەنیا سەرنج بزان زۆر زەحمەت نییە زۆر ئاسانە. کان لێرە بکەر کامەیە بکەر ئایا. Can I کردداری سەرەکی چییە؟ have. Can I have a cold drink please؟ واتە ئایا من دەتوانم خواردنەوەیەکی ساردم هەبێ بێ زەحمەت. Can I have a cold drink please؟ واتە ئایا من دەتوانم خواردنەوەیەکی ساردم هەبێ بێ زەحمەت خواردنەوەی
واتە تۆ ڕیکوێستێک دەکەیت داواکاریەک دەکەیت لە چێشخانەیەکی چوزانم لە کافەیەکی داواکاری خواردنەوەیکی سارد بیبسی بێ یان کۆلا بێیان هەر خواردنەوەی شەربەت بێ خواردنەوە کحولەکان بێ هەر شتێک واتە تو داوای خواردنەوەیکی سارد دەکەیت بەرحاڵ تۆ دەتوانین بەم شێ can I have a cold drink please دەتوانم خواردنەوەیکی ساردم هەبێ پلیز بێ زەحمەت لێرەش نمونەیەکی حەلکراوەم خستۆتە ڕوو can you tell me the time please دەتوانی کاتم پێ بڵێیت بێ زەحمەت سەعات چەندە it is about 3:30 تقریبا نزیکەی سەعات 3:30 thank you سپاس you are welcome تۆ شانینی ئەنی تۆ لێردا لەم حاڵەتانەدا ئێمە ناتوانین وشە بە وشە تەرجمەی ئەم حاڵەتانە بکەین you are welcome بە کوردەکەی خۆمان دەبێتە شایانی نییە کاتێک کەسێک دەڵێت thank you واتە سپاس دەکات تۆ دەتوانی بەم جۆرە وەڵام دێ you are welcome واتە شایانی نییە لێرە ماچینگمان هەیە واتە جوتکردنی ڕستە وشەکان بەیەکەوە چ وشەیەک لێرە کۆمەڵێک ڤێربمان هەیە کۆمەڵێک کردارمان هەیە لەگەڵ چ ناوێک دێت ڤێربەکان بۆ منە ڤێربی لیسن تومان هەیە واتە گوێگرتن عادەتەن لە سیدی و لە میوزیک دەبێ ئەمە خۆی حەلی کردووە ڤێربی دووەم وۆچمان هەیە واتە سیرکردنی هۆتێل نییە سیرکردن سیدی نییە سیرکردنی مەگەزین نییە چونکە ئەمە وۆچینگە نەک سیرکردن لە زمانی ئینگلیزی کۆمەڵێک وشەی هەیە کە تۆ دەبێ بزانی وۆچ لەگەڵ تیڤ یان لەگەڵ ڤیدیۆ هەمیشە بەکاردێ پلەی چێس واتە یاریکردنی شەترەنج یان ڕید ئەمەگەزین خوێندنەوەی گۆڤار چات و ئەفرێنت واتە چاتکردن لەگەڵ هاوڕێکەت بووک هۆتێل بووک کاتێک وەکو کردار بەکاردێت واتە جێگرتن یان تەزیرکردن عادەتەن بوکینگ هۆتێل هەیە یان بوکینگ فلایت هەیە واتە تۆ لە ئوتێلێک چونکە وەک دەزان لە دنیای مۆدێرندا کاتێک تۆ دەچیت بۆ دەوڵەتێک دەچیت بۆ شارێکتر عادەتەن لەسەر ئینتەرنێت لە وێبسایتەکان جێی خۆت لە هۆتێلێک بوک دەکەی لە هۆتێلێک جێی خۆت دەگریت و پارەی پێشەکی دەدەیت کاتێک دەچیت جێگاکەت حاز لە پێز ناکە لەوێ لە ئوتێل بگەڕێت بۆیە ئەمە بوک هۆتێل واتە تەجیل خۆتۆمارکردن لە هۆتێل یان بوک ئەفلایت واتە تۆمارکردن یان کڕینی تێکت بەم شێوەیە لەگەڵ ئەم دوو حاڵەتە هەمیشە بوکینگ بەکاردێ بوک واتە خۆتۆمارکردن لە زمانی کوردی هەمووشێ پێم وابێ نوێ بۆ هەندێکتە لێردا دوو پاراگرافمان هەیە پاراگرافێک بۆ ئەوەی کە لێتان تێکەڵانە بێت جارێ بامیان بسڕینەوە it is history ئەمە دەربارەی مێژووە بزانین چی دەڵێن وە ئەو حاڵەتە گرامەریانەی ئەو حاڵەتە ڕێزمانیانەی کە پێشتر خوێندومانە دەبێت لێرە بەکارهات بێ the internet started in the 1960s واتە ئینتەرنێت لە ساڵی 60ەکاندا دەستی پێکردووە the United States Department of Defense started it because they wanted a computer network to help the American military وەزارەتی دیفاعی وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا دەستی بە کارکردن لە ئینتەرنێت کردووە it because ئەمە لەبەر ئەوەی they wanted ئەوان ویستیان a computer network to help نێتوۆرکێکی کۆمپیوتەریان ویستووە تۆڕێکی کۆمپیوتەریان ویستووە بۆ ئەوەی یارمەتی سوپای ئەمریکا بدەن in the 1970s the scientists worked on it لە هەفتاکاندا زاناکان لەسەر ئەمە ئیشیان کرد then in the 1980s telephone companies made it possible to communicate on the computer network in many more countries لە هەشتاکاندا کۆمپانیەکانی تەلەفۆن made it possible ئەمەیان کردە ڕاستی to communicate on the computer network in many more countries بۆ ئەوەی کە پەیوەندی دروست بێ لە ڕێگای تۆڕی کۆمپیوتەرەکانەوە
لە چەند وڵاتێکی جیاواز لە چەند وڵاتێکی دیکەی جیاواز. An international computer language was born. زمانی جیهانی کۆمپیوتەر لەدایک بوو. And the net went worldwide. هەروەها net یان ئینتەرنێت went بڵاو بۆ ڕۆیشت went بەواتای ڕۆیشت دێ لێرە worldwide یعنی بڵاو بۆ بە هەموو جیهاندا خۆی go دەبێتە went بەواتای ڕۆیشتن دێ بەڵام لێرە مەبەستی بڵاوبوونەوەی بە هەموو جیهاندا. ئێستا بە پاراگرافەکەی ترمان بێنینەوە. What can it do؟ ئەمە دەتوانێت چی بکات؟ What can it do؟ ئەمە دەتوانێت چی بکات؟ You can use the internet for many things. What can it do؟ مەبەستی ئەوەی ئینتەرنێت دەتوانێت چی بکات؟ It مەبەستی ئەویش بێگومان ئینتەرنێتە لێرەدا. You can use the internet for many things. تۆ دەتوانی ئینتەرنێت بەکاربێنی بۆ زۆر شت سیرکەن. کانی بەکارهێناوە دوای can use بەکارهێنان ڤێربە لە حاڵەتی یاسای خۆیدا. You can buy a car or a house. تۆ دەتوانی سیارە یان ماڵ بکڕی. You can book a holiday. تۆ دەتوانی گەشت تێک تۆمار بکەیت طبعا لەسەر ئینتەرنێت. You can watch a video. تۆ دەتوانی سەیری ڤیدیۆ بکەیت. You can read an Australian newspaper or a Japanese magazine. تۆ دەتوانی جەریدەی ئوسترالی یان گۆڤاری یابانی لەسەر ئینتەرنێت بخۆین. تۆ واتە ئینتەرنێت جیهانی کردو بە گوندێکی بچووک. You can buy books and CDs from North and South America. تۆ دەتوانی کتێب و CD لە باکوور یان باشووری ئەمریکا بکڕیت. North بەواتای باکوور South بەواتای باشوور. You can play chess with a partner in Moscow. تۆ دەتوانی یاری شەترەنج بکەیت لەگەڵ هاوڕێیەک لەگەڵ ئەو کەسەی کە دەیەوێت یاری بکە ئەگەر ئەو لە مۆسکۆش بێت. in Moscow تۆ دەتوانی یاری شەترەنج بکەیت لەگەڵ پارتنەرێک لە مۆسکۆ. or یان you can just chat to people from all over the world. تۆ دەتوانی چات بکەیت لەگەڵ خەڵک لە هەموو جیهاندا. the list is endless. واتە ئەم لیستە تاوە نەبووە یعنی ئینتەرنێت دەتوانێت زۆر کار بکە. هەر سادەترین نمونە ئەوەی کە من ئەو ڤیدیۆیانە تۆمار دەکەم و بۆ ئێوە بڵاو دەکەمەوە ئێوەش لە ڕێگەی ئینتەرنێت بەدەستان دەکەن. ئەمە ئێمە لێرەدا مەبەستمان ئینتەرنێت نییە هیچ ئەمە زانیارێکی باشە بۆ خۆتان دەتوان سوودی لێوە بگرن بەڵام مەبەستی ئێمە ئەوەیە تۆ لێرەوە دەبێ هەوڵ بدەی پاراگراف بنووسیت لەسەر ئەو بابەتانەی خوێندومانە. ئەگەر هەر بابەتێک ڕستەیەکی بۆ بنووسیت پاراگرافێکی لەم جۆرە دەردەچێت. تۆ دەبێت لەمە دوات دەست بکەیت بە نووسینی لەم شێوەیە. هەڵەیە ڕاستە کێشانیە تۆ دەبێت دەست پێ بکەیت لە خاڵێک دەبێت دەست پێ بکەیت. ئەمە زۆر گرنگە بۆ ئێوە. ئەمە تا ئێرە بابەتی کان نۆت بوو کە تۆ دەتوانی چی بکەیت ناتوانانی چی بکەیت چۆن پرسیار دەکەیت لە توانینی کەسێکیان بەم جۆرە. لێرە بابەتێکی ترمان هەیە would like یان کاتێک لە ڕستەدا بەکاردێن دەبێتە ئید لایک واتە کورت دەبێتەوە. would like بۆچی بەکاردێن؟ طبعا لایکمان هەیە لایک بەواتە حەزکردن. کاتێک تۆ دەڵێ I like coffee وەک لە نمونەی لێرە ئاماژەمان پێ کردووە واتە من حەز بە کۆفی دەکەم حەز بە قاوە دەکەم. مانای ئەم ڕستەیە واتە ئەمە شتێکە دەربارەی فاکتێکە ڕاستێکە دەربارەی تۆ. it is about always. تۆ هەمیشە حەز بە قاوە دەکەی کاتێک دەڵێ I like coffee واتە تۆ لە ڕابردوو حەز پێ کردو ئێستا حەز پێ دەکەی لە داهاتووش حەز پێ دەکەی. ئەمە شتێکە تایبەتە بە ژیانی تۆ. I don't like tea من حەز بە چا ناکەم. ئەمە سەبارەت بە لایک کاتێک بە تەنیا بەکار بێت. بەڵام جیاوازی would like چێ لەگەڵ like would like to talk about now and future. کاتێک تۆ دەڵێ would like تۆ قسە دەربارەی ئێستا دەکەیت یان دەربارەی داهاتوو. کاتێک تۆ دەڵێ I would like a cup of tea please. کاتێک تۆ ئەم ڕستەیە بەکاردێنی دواتە ئەمە عادەتەن بۆ داواکردنە لە کافەیەک تۆ داوای کوپێک چا دەکەیت یان کوپێک قاوە دەکەیت تۆ لەو کاتەدا داوای دەکەیت لەو کاتەدا حەزت پێێتی لەو کاتەدا دەتەوێت بیخۆیتەوە نەک ئەوەی کە تۆ هەمیشە حەزت لە چاوێت بۆ نمونە. ئەمە جیاوازی لە کات هەیە. I would like to go to London next week
من دەمەوێت بچم بۆ لەندەن هەفتەی داهاتوو نێکست بۆ هەتای داهاتوو ئەمە تۆ هەفتەی داهاتوو دەتەوێت بچیت بۆ لەندەن نەک ئەوەی کە هەموو کاتێک بتەوێت بچیت بۆ لەندەن ئەمە جیاوازی وودە وودلایکە لەگەڵ لایک ئەمەیان پرێزنت سیمپڵە واتە ئەمەیان ڕانەبردووی سادەیە عادەتەن قسەکردنە دەربارەی جێنەڕاڵ دەربارەی گشتی بەڵام وت لایک بۆ دوو مەبەست بەکاردێ بۆ حاڵەتی ئێستا وەک نمونەیە و بۆ حاڵەتی داهاتوو لەم نمونەیە هێدی ئەم بابەتەش ڕوونتر دەبێتەوە لە داتا. What would you like؟ ئایا تۆ حەز بە چی دەکەیت؟ I would like to have a cup of tea. ئەمە کاتێک تۆ لە قاوەخانەیەک دانیشتوی شاگردەکە دەدە what do you like what would you like واتە تۆ حەز بە چی دەکەیت واتە تۆ لەو کاتە حەز دەکەیت چی بخۆیتەوە گناژ بڕواناکەم شاگردەکە دەربارەی ژیان لێت بپرسێت کە تۆ حەز لە چیە لە ژیانی خۆتدا. I would like to have a cup of tea. من حەز دەکەم چاک کوپێک چام هەبێت واتە کوپێک چا بخۆمەوە. What would you like to buy؟ تۆ حەز دەکەیت چی بکڕیت؟ I would like to buy a dictionary. من حەزم دەیەکە قاموسێک بکڕم. Would you like a drink؟ ئایا حەزت بە خواردنەوەیەک هەیە؟ Yes please. بەڵێ بێزەحمەت. No thanks. نەخێر سپاس. سیرکەن بەکارهێنانی would بە هەمان شێوەی بەکارهێنانی کانە لە ڕووی ڕێزمانیەوە واتە کاتێک would بەکاردێنی هەمیشە کردار لە حاڵەتی ئاساییدا لە حاڵەتی ئینفینیتیڤدا would should can will ئەمانە لە ڕووی ڕێزمانیەوە هەمان یاسا و دەستوریان بە سەردا جێبەجێ دەبێت بەڵام لە ڕووی واتاوە جیازن هەیە ئێمە وتمان کان بە مەبەستی توانینە تۆ دەتوانێت چی بکەیت کەسێکی تر دەتوانێت چی بکات چۆن داوا دەکەیت وت بەم مەبەستانەیە کەشیمان کردەوە تۆ ناتوانیت لە دوای وت کان شوت وڵ شاڵ لە دوای ئەمانە دواتر یەکە بەیەکە هەمیان دەخوێنین کردارێک بەکاربێنی لە حاڵەتی ڕابردوو یان لە حاڵەتی پاست پارتیسیپل بەڵام هیوادارم هەنگاو بە هەنگاو لەگەڵم بن هەمیان ڕوون دەکەینەوە بەڵام ماناکەیان جیازی هەیە مانای کان لەگەڵ مانای would like جیازی هەیە ئەمە چەند نمونەیەکە what would you like تۆ حەز بە چی دەکەیت an orange juice please حەزم بە شەربەتێکی پرتەقاڵە بێ زەحمەتەوە عادەتەن تۆ لە شەربەت خانەیەک دانیشتیت would you like to listen to music ئایا تۆ حەز دەکەیت کە گوێ بۆ مۆسیقا بگریت that's a good idea ئەمە فکرەیەکی باشە واتە تۆ حەزی پێ دەکەیت سیرکەن ئەم ڕستەیە زۆر ڕستەیەکی باشە دەتوان لە ژیانی ڕۆژانەی خۆتان بەکاربێت that's a good idea ئەمە بیرۆکەیەکی باشە واتە بێ زەحمەت موزیکەکە داگیرسێن different between like vs would like ئەمە چەند نمونەیەکم بۆ هێناونەوە لێرە کە جیازی ئەم دوانە دەردەخات do you like traveling ئەمە پرسیارکردنە دەربارەی لایک بۆ خۆی کاتێک would هەبێت پرسیار بە دوو ناکرێت بەڵام کاتێک would نەبێت پرسیار لە لای بکەین دوو بەکاردێن یان دەست بەکاردێن do you like traveling ئایا تۆ حەز بە گەشت دەکەیت ئەمە دەربارەی حەزی کەسێک دەپرسێت جا تۆ حەزی پێ دەکەیت یان پێ ناکەیت ئەمە شتێکتە where do you like going لە ژیانی خۆتدا حەز دەکەیت بچیت بۆ کوێ ئەمانە پرسیاری گشتینە پرسیارن دەربارەی ژیانی تۆ بەگشتی where would you like to go next ئایا تۆ لە داهاتوودا حەز دەکەیت بچیت بۆ کوێ ئەم پرسیارە دەربارەی داهاتوو واتە ئەمە شتێکی گشتی نییە یعنی تۆ دەکرێت بۆ لە داهاتوودا لە هەفتەی داهاتوودا حەز لێ بێ بچیت بۆ تاران بەڵام مانای ئەوە نییە تۆ هەمیشە حەز لێ بچی بۆ تاران کاتێک وت بەکاردێنیت ئەمە پرسیارە لێرەدا دەربارەی داهاتوو و دەربارەی کات دیاری کراوە بەڵام ئەمە جێنەڕاڵە ئەمە دیاری نەکراوە ئەمە شتێکی عامە would you like to live in another country ئایا تۆ حەز دەکەیت لە وڵاتێکی تر بژیت ئەمە سیرکەن چونکە پرسیار بە ود هەیە دوومان بەکار نەهێنا ودمان بەکارهێناوە بۆ پرسیارکردن لێرەش بە هەمان شێوە دوو دەستمان بەکار نەهێنا ودمان بەکارهێناوە بۆ پرسیارکردن بە هەمان شێوەی کان کە پێشتر شیمان کردە would you like to live in the United States تۆ حەز دەکەیت لە ئەمریکا بژیت do you like learning English تۆ حەز دەکەیت زمانی ئینگلیزی فێر بیت
سیرکەن ئەمەیان گشتیە ئەمەیان دەربارەی بۆ نمونە تۆ گەشتێک لە گەشتێکدا لە ئەمریکا کەسێک لێ دەپرسێ حەز دەکەیت لە ئەمریکا بژیت ئەمە دەربارەی داهاتووی تۆیە بەڵام کاتێک دوو لایەک لێرنینگ ئینگلیش وەکوی ئێوە تۆ حەزێکت هەیە بۆ زمانی ئینگلیزی لە ژیانتدا دەتەوێت ئەم حەزەی تۆ بەردەوامە دەتەوێت فێری زمانی ئینگلیزی بێت دڵنیاشتان دەکەمەوە کە هەر کەسێک بێت فێر بێت لە ماوەی 6 مانگ من فێری دەکەم. Would you like to learn more languages؟ تۆ لە داهاتوودا حەز دەکەیت فێری زمانی زیاتر بیت؟ Would you like to learn more languages؟ فێری زمانی زیاتر ببیت. تۆ حەزێکی وا لای تۆ هەیە کە لە داهاتوودا هەوڵی بۆ بدەیت. ئەمەش پاراگرافێکە هەوڵ دەدەم بە سەریعی بخۆمەوە پێم وابێ ئەم وانەیەمان کەمێک درێژ کردەوە چونکە ئەم بابەتە بابەتێکی گرنگە و هیوادارم سوودی لێ وەرگرن. باسی ئەم خانمە پیرە دەکەین. She's 109 years old. ئەم خانمە 109 ساڵە and she only eats junk food. تەنیا خواردنی خێرا دەخوا. fast food یان junk food بە خواردنە خێراکان دەگوترێت بۆنە لەفە پیزا ئەم خواردنانەی کە بەسەر پێیەوە یان بە خێرایی ئامادە دەکرێن دەخورێن fast food یان junk foodی پێ دەگوترێت. Yesterday دوێنێ was Mary Alston's birthday. دوێنێ birthday یان ڕۆژی لەدایکبوونی ماری ئەڵستن بووە. She is 109 years old. ئەو تەمەنی 109 ساڵە. And she is one of the oldest people in the world. ئەو یەکێکە لە پیرترین یان بەتەمەنترین کەسەکانی جیهان. And she only eats junk food. هەروەها ئەو تەنیا خواردنی خێرا دەخوات. Mrs. Alston had a party with 6 generations of her family. ئەم خانمە Mrs. Alston حەفلەی کردویان حەفلەی هەبووە لەگەڵ 6 generation لەگەڵ 6 نەوەی خێزانەکەی واتە 6 نەوە کوڕی کچی بەم شێوە 6 جیل لە دوای خۆی هەیەی. Her daughter کچەکەی Jenny Morgan who's 85 کچەکەی کە جێنی مۆرگانە تەمەنی 85 ساڵە سێت گوتی My mother loves chocolate. دایکم حەزی لە چۆکلێتە. And it is only popcorn. تەنیا popcorn دەخوا. پیزا. popcorn بۆ هاتای گەنمەشامی. And burgers. burger شێوەیەکی لە فێ. She never eats fresh food. ئەو هەرگیز خواردنی تازە و تەندروست ناخوات. She says she doesn't like it. ئەو دەڵێ کە ئەو حەزی لێ نییە. Mrs. Alston lives in Harrisburg. ئەم خانمە لە Harrisburg Pennsylvania ژیان دەکات. She was born on a farm in Pennsylvania. ئەو لە کێڵگەیەکی پێنسیلڤانیا لەدایک بە فام بۆ هاتای کێڵگەی جوتیاری. And worked as a teacher. وەکو مامۆستا کاری کردووە. In 1915 she married James Henry Alston. لە ساڵی 1915 لەگەڵ James Henry زاواجی کردووە. He died in 1983. هاوسەرەکەی واتە James Henry لە ساڵی 1983 کۆچی دوایی کردووە. Her granddaughter واتە نەوەکەی ئانی کە ناوی ئانیا who's 65 کە 65 ساڵە. نەوەی ئەم خانمە ناوی ئانیە و 65 ساڵە سێت گوتێتی Grandma نانکم gets up every day at 6 o'clock. هەموو بەیانیەک سەعات 6 بەیانی لە خەو هەڵدەستێ. And goes to the hairdresser every Friday. دەچێت بۆ سەرتاش یان بە سەرتاشی خانمان چی پێ دەڵێن ئارایشگا دەچێت بۆ ئارایشگا هەموو ڕۆژانی جمعە. ببوورن ناوەکەی ئەوم بە کوردی چۆڵ. Anya asked her grandmother what she wanted to eat on her birthday. Anya کەنەوەیەتی لە نانکی پرسیوە کە چی دەوێت لە ڕۆژی لەدایکبوونی بیخوات. ماری سێت ئەو گوتوێتی ماری گوتوێتی I like a cheeseburger
and fries واتە ئەو گوتێتی I'd like say I would like لێرە بەکارهێناوە واتە من حەز دەکەم cheeseburger واتە بورگەری پەنیری واتە لەفەی پەنیر و fries فرای بە پەتاتەی سوور کراوە کە لە ماکدۆناڵ و لە بورگەر هاوس و لەمانە فرایس پێ دەڵێن ئەو پەتاتەی سوور کراوانەی بە شێوەیەکی جوان دەیبڕن و دەیخۆن ئەمە چیرۆکێک بوو هیوادارم هەموو شەکانی تێگەیشت بن ئەگەر بشەیەک لێرە تێنەگەیشتن تکایە لەبەری بکەن ئەمەش بەکارهێنانی وودلایک و کان و هەموو ئەوان ئەو بابەتانی ئەمڕۆ خوێنمان لە ژیانی ڕۆژاندا in the street لە شەقام excuse me بێزەحمەت where can I buy a film for my camera لەکوێ دەتوانم کە فیلمێک بۆ کامێرە بکەم پێم وایە ئێستا فیلم نەماوە ئەم نمونەیە دەکرێت کۆم بێ و کتێبێک کە من لێم دەنێنا واتە شریتی کامێرە کە لە جاراندا هەبوو ئێستا میمۆری هەیە بەڵام ئێمە بە زمان گرامەرەکەی کە چۆن تۆ دەتوانین بەکاربێ تکایە ئەم دایلۆگانە بۆ لەبەرکردنی گرنگ ئەوەیە کە تۆ تێبگەیت چۆن ئەم بابەتانە بەکاربێنیت ئەو مهمە نەک لەبەرکردنیان من داوا لە کەس ناکەم دایلۆگ لەبەرکەن سیرکەن ئەم موشانە چۆن بەکاردێنی ئەم بەم جۆرە ڕزی کردوون ئینە چێمیست لەم چێمستەی ئێرەوە کە تۆ دەتوانیت ئەم فیلمە بکرێت لێرە کۆمەڵێک نمونە هەیە تکایە ئەم نمونانە واجبە بۆ خۆتانەوە دەبێ حەلی بکەن چۆن ئەمە حەلی کردووە بە گوێرە یاساکان نمونونەکان ڕێک بخەن و هەوڵ بدەن چونکە بەبێ هەوڵدان ناتوانن زمانی ئینگلیزی فێر بن و ئەمەش یارمەتی زۆرتان دەدا لێرە نمونەی تەنیام هۆمۆرکە نییە نمونەی تریشم بۆ ئامادە کردوون سیرکەن لێرە ئینە کلۆز زشۆپ واتە لە دوکانی جلوبەردا can I help you واتە من دەتوانم یارمەتی بدەم من دەتوانم یارمەتی بدەم no thanks I'm just looking نەخێر سپاس من تەنیا سیر دەکەم ئەو نمونونەکانی تر خۆتان حەلی بکەن من یەکەمم بۆ کردم ئەمە لێرە at the market واتە لە مارکێتێک yes madam what would you like بەڵێ خانم تۆ حەز بە چی دەکەیت what would you like تۆ حەز بە چی دەکەیت ئەوەی تر با ئەوەشتان بە حەل بکەم I'd like a kilo of potatoes please I'd like a kilo of potatoes please واتە من حەز بە چیلۆیەک پەتاتە دەکەم لێرە مەبەستی حەزکردن نییە واتە من دەمەوێت چیلۆیەک پەتاتە بکڕم بەڵام لە زمانی ئینگلیزیدا بەم شێوەیە بەکاردێت بۆ ناتوانین تەرجمەی حرفی بۆ ئەم جۆرانە بکەین in a news agent واتە لە شوێنی گۆڤار فرۆشتن و ڕۆژنامە فرۆشتن بە هەمان شێوە excuse me do you sell Spanish newspapers جەریدەیان ڕۆژنامەی ئیسپانی دەفرۆشیت ئەوی تر خۆتان حەلی بکەن وەکو هۆمۆرک و واجبی خۆتانە لە دوا سلایدی ئەمڕۆماندا بە هەمان شێوە کۆتێک یان ڕستێکی بە نرخم بۆ داناون if you can dream it واتە ئەگەر تۆ دەتوانی خەونی پێوە ببینی you can do it دەشتوانی ئەنجامی بدەیت دەتوانی بیکەیت ئەمە بۆ ئێوە زۆر ڕاستە بۆ هەموو ئەوانەی کە دەیانەوێت زمانی ئینگلیزی فێر بن ئەگەر تۆ خەون بۆ دەبینی زمانی ئینگلیزی فێر بیت دەبێ هەوڵ بدەیت و دەتوانی بیکەیت گرنگترین شتیش لێرەدا بەردەوامیە بۆ فێربوون ئەمە کۆتاییوانەی ئەمڕۆمان بوو چاوەڕێی وانەی چواردەم و کۆتایی قۆناغی سەرەتایی بکەن کە لە هەفتەیەکدا هاتوودا پێشکەشتان دەکەم بە هیوای کاتێکی خۆش و هەر سەرفراز بن